سڵاو خۆشەویستان، ئەمڕۆ تیر و پشتی خەڵاتەکەمان دەکەین. ناوی ئەو کەسە ڕادەگەیەنین کە بووە بە براوەی پرۆگرامەکەمان. خەڵاتەکەمان پێک هاتووە لە ئۆتۆمبیلێک. پاش کەمێکی تر ناوی ئەو بەڕێزە ڕادەگەیەنین کە بووە بە براوەی خەڵاتی پرۆگرامەکەمان. ئێستاش کاتیەوەیە کە ئۆتۆمبیلەکە کە خەڵاتی پرۆگرامەکەیە بۆ بینەرانی بەڕێز نمایشی بکەین. فەرموون. ئێستا وەختی ناوبڕە، ئێستا وەختی ناوبڕە آخر. ئەوە چی بوو؟ ماڵە بە قوڕ نەگیرە لەو دەنگە زلە. ئێوە بە تایپە هەروە دەنگتان گەورێ، هەڵی ڕەحەتی و قوتداوە. دەبەسە لە بەیان و هەر بنەشکێنی؟ ژنەکە من 3 مانگە چاوەڕێ ئەم لەحزەیەم بەشکی ئینشەڵا بۆمان دەرچێت. نەکەی دوعا نەکەیت. دوعای تۆ ئەمەنە جیران نییە. بۆ؟ ئەزانی بۆ چکە بەیانیان کە ئەچمە دەرەوە گوێم لێ دوعام لێکەڵی ئینشەڵا ئێوارە جەنازەکەوێتەوە. ئێوارە تاقتەق لە دەرگای من مژوورەوە لەبەر دوعای تۆ جیران نییە. ئێستا کاتیەوەیە کە ناوی براوەی خەڵاتەکە ڕابگەیەنین. دەزانم هەمووتان لە دیار شاشەی تیڤەکانتانەوە سەیری پرۆگرامەکە دەکەن و دەتانەوێ بزانن کە چێ براوەی خەڵاتەکەیە. ئێستا داوا لە برادرانی کۆنتڕۆڵ دەکەم ناوی براوەکەمان بۆ بێنن. سوپاس. ئەوەی لە نەناو ئەو فایلەدایە ناوی ئەو کەسەیە کە بووە بە براوەی خەڵاتەکە و خاوەنی ئۆتۆمبیلەکە. لێرە دەمەوێ پێشەوەی کە ناوەکە ڕابگەێنم دەزانم پەلەتانە، بەڵام بە شتێک بڵێم. زۆر سپاس بۆ کەسانەی کە کورتەنامەیان نارد. زۆر سپاس بۆ هاوکارانم لە ناو ستۆدیۆ، ئەوانەی پشت کامێرا. سوپاسی هەموو لایەک دەکەم. ئێستا سەرەتا با خۆم بزانم کە چێ بووە بە براوەی خەڵاتەکە. دەدەی دەستان لەسەر دڵتانە و بە تایبەت ئەو کەسانەی کە زۆرترین نامەیان ناردووە دەستیان لەسەر دڵیانە و دەیانەوێ بزانن ئاخۆ ئەوان دەبن بە خاوەنی خەڵاتەکەمان. ئێستا ئامادە بن ناوی ئەو کەسە ڕادەگەیەنین کە بووە بە خاوەنی خەڵاتەکە. ئەویش ناوی بەڕێز کازم جاسم قاسم. ژنەکە باوەڕ گەلومە دەرچوو گوتی نازم جاسم قاسم. یەس بردوانەوانە ئەوە شانسە گەر خۆشە. شەق 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 ژنەکە ئەرێ عیبە تۆ مناڵی و حەرەکاتان ناکەی بۆمان دەرچوو. ورە پیاوەکە وتی کازم نەیوت نازم. ئێستا دووبارە ناوی ئەو کەسە دەخوێنینەوە کە بوو بە خاوەنی خەڵاتەکەمان. وس دووبارە دەکاتەوە. دووبارەی ناوێت تازە بۆمان دەرچوو. شەق شەق شەق. ئەوە چێ شەقشەقا؟ چقدر نازانم. داوا لە بەڕێز کازم جاسم قاسم دەکەین بەیانی کاتژمێر 5 ئێوارە. سەردانمان بکات بۆ ئەوەی کە ئۆتۆمبیلەکەی وەربگرێت. هەموو سوچێ سەر گەورەیە، هەموو سوچێ سەر گەورەیە. حرفی بەغڵەت دەخینتەوە نەی دەکاتەکە. بەخوا وانییە پیاوەکە تۆ بە هەڵە تێگەیشتووی. هیچ مشکلە نییە، هیچ مشکلە نییە. شەربینی ئەمیش تەسکەرێش تەزویر کەم بە حیاتی نەزان ئەو تەسکەرێش تەزویرە. پیاوەکە چۆن قسەی واکەی؟ من و تۆ 18 ساڵە ژن و مێردین تا ئێستا شتێکی ناشرینت نەکردووە. ئەوە نە ڕابردوویەکی جوانت هەیە. هێکچێ ناچارم ناچار. لەبەر گوڵەی کچمان دیجە لێ نەبوو دکتۆر چی بوو؟ دکتۆر نەیگۆ گوتی عیلاجی نەکەن دەمری. چەند بەدبەختی گولێ، چەند بەدبەختی گولێ گیان. وەرە لەو هەموو هاوڕێ و دۆست و ئەحباب و برادەرێ ئەو هەموو زەنجینە یەکێک هاوکاریم نەکا عیلاجی ئەو منداڵێ هەستە دەنجی دێ بزانێت چی دەوێ هەستە. یا ڕەبی خوایە لەو خاتری گەورەی خۆت دەکەچی ئێرم لێ
بکەیەوە وەبی بتانم ئەو کچە بەستە زمانە عیلاج بکەم